مردن بە ڕووداوی هاتوچۆ لە سلێمانی پشکی شێری بەرکەوتووە و ئێستاش پیاز جێگای گوڵی گرتوێتەوە. سڵاوتان لەبێت. لەگەڵ بەرەبەری هەڵاتی خۆردا تەمو دووکەڵێکی زۆر بە شێوەی بازنەی ئاسمانی لایەکی هەولێری بە تەواوەتی داپۆشی بوو. هۆکارەکەشی ئاگرێکی گەورە بوو لە کارگێکی چپز لە پیرزینی هەولێر. هێشتا 6 ڕۆژە لە ساڵی نوێ داین و ئەمە یەکەمین ئاگری گەورەی ساڵەکەیە لە هەولێر. جگەلە تیمەکانی بەرگری شارستانی، تیمەکانی هێزی زێرەوانی و ئەندازەی پارکەکانیش بەشدار بوون لە کۆنتڕۆڵکردن و کوژانەوەی ئاگرەکە کە زیاتر لە 5 کاتژمێریان پێچوو. مقەدەم شاخەوان سەعید بۆ 964 وتی ئەو کاتەی کۆمپانیاکە دامەزراوە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی ئاگادار نەکردوێتەوە. نزیکەی 25 تیمی بەرگری شارستانی بە هاوکاری هێزەکانی زێرەبانی و ئەندازەی پارکەکان بەشدار بوون لە پرۆسەی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە. هەر بەهۆی ئەو ئاگرەزە بەلاحەوە نزیکەی 200 کارمەند بێکار بوون و زیانێکی زۆری مادیش بەرکارگەکە کەوتووە و دوو کارمەندیش بریندار بوون. لە سنووری سلێمانی ڕێگاوبان و ڕووداوی هاتوچۆ لە ماوەی ساڵێکدا حەشری کردووە و جەرگی دەیان کەسی سووتاندووە. بەپێی ئاماری پزیشکی دادی سلێمانی ساڵی ڕابردوو زیاتر لە 500 حاڵەتی گیان لە دەستدان تۆمار کراون و 1 لە سەر 4 حاڵەتەکانیش بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ بووە. دکتۆر بەختیار ڕەشید قادر پزیشکی دادوەری بە ڕادیۆی هاتوچۆی سلێمانی ڕاگەیاندووە. لە ساڵی 2025دا 835 حاڵەتی گیان لە دەستدان لەلایەن تۆمار کراون. لەو ژمارەیە 226 حاڵەتیان بە ڕووداوی هاتوچۆ بووە. لەو ژمارەیە 183 لە ڕەگەزی نێر و 43 لە ڕەگەزی مێ بوون. هاوکات 34 حاڵەتی گیان لە دەستدان بەهۆی ماتۆرسکیل و 31 حاڵەت بە پیادەڕەوەی و 161 حاڵەتیش بەهۆی ڕووداوی ئۆتۆمبیلەوە بووە. ئیدی دنیاە و هەموو شتێکی تێدایە. چەپکە پیازیش لە بری چەپکە گوڵ لە پیاوێکەوە بۆ هاوژینەکەی کرایە دیاری و لەسەری نووسراوە خۆشم دەوێی پیاز خۆرەکەم. بڵاوکردنەوەی ڤیددیویەک لەلایەن گوڵفرۆشێکی هەولێرەوە کاردانەوەی لێکەوتەوە. دەردەکەوێت چەپکێک پیازیان ڕازاندوێتەوە و هاوشێوەی چەپکە گوڵەکان. پامنێری 964 خۆی گەیاندە لای گوڵفرۆشەکە و پێیوتن ئەمە عەلاگەیەک پیازی پێبوو. لەلایەن پیاوێکەوە بۆمان هێنرا وتی بۆم بکەنە چەپکێک و دەیکەمە دیاری بۆ هاوسەرەکەم حەزی لە پیازە. وا دیارە سەردەمەکەی گۆڕاو و ئێستا هەر گوڵ ئامڕازی ڕۆمانسێت و خۆشەویستی نییە. وەک گوڵفرۆشەکە باسی دەکات ئێستا فراولە و لالەنگی و کاهوش دەهێنن بیکەن بە چەپکە گوڵ. ڕۆژانە ڕەنگە چەند جارێک ئۆتۆمبیلێک ببینین لەسەر شەقام لێ نووسراوە بە گەورەی کەشتی نوح. ئەمە ئەو ئۆتۆمبیلەیە کە هەزارەهان تەرمی گەیاندۆتە دوا مەنزڵگەی خۆی. شۆفێری ئۆتۆمبیلەکە جگە لەو خێرەی کە دەستی دەکەوێت دنیایەک چیرۆک و سەرگوزەشتەی جیاوازی لەلایە لە کاتی تەرم گواستنەوە و زیندووبوونەوەی تەرم. ڕێکان قەرەچەتانی شۆفێری ئۆتۆمبیلی گوازەرەوەی تەرم و بۆ 964 چیرۆکی جۆراوجۆر و سەرگوزەشتەی جیاواز دەگەڕێتەوە کە لە کاتی گواستنەوەی تەرم لە گۆڕستانەکان بەسەریان هاتۆ دەڵێت تەنیا لە ساڵی 2025 نزیکەی 2074 تەرمیان لە مزگەوتەکانەوە گواستۆتەوە بۆ گۆڕستانەکان. ئەو دەڵێت یەکێک لە ڕووداوە ناخۆشەکان کە بەسەری هاتووە تەلەفۆنی بۆ هاتووە بۆ هەڵگرتنی تەرمێک بە سوتفە برای مردووەکەی لەلاوە وەستاوە و بەڕێکە و زانیوێتی براکەی مردووە. جگەلەوەش جاری وەها هەبووە مردوو لە ئۆتۆمبیلەکەدا زیندوو بووەتەوە. باڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە وەک دەزانین چەند ڕۆژی ڕابردوو پلەکانی گەرما بەگشتی لە کوردستان داوەزی بوو لە زۆربەی ناوچەکان بە فرباری بوو بۆ هۆی ڕێگریکردن و جێمان و پەککەوتنی کۆمەڵێک خەڵک لە زۆرێک لە ناوچەکانی کوردستان و هەتا دوێنێک کە ڤیددیویەکمان بینی لە 964 بڵاومان کردەوە کۆمەڵێک کەس بەهانای ڕەوە ئەسپێکەوە ڕۆشن و ڕزگاریان کردن بەڵام وردە وردە پلەکانی گەرما بەرزە بێتەوە. ئەوەی کە جێگەی باسە بۆ ئەمڕۆ پلەی گەرما بەرز بۆتەوە و بە هیچ شێوەیەک بەفروباران لە گۆڕێنی و بەفروباران نابارێت و بۆ سبێنێش بە هەمان شێوە دەبێت پلەکانی گەرما هەر بە بەرزی دەمێنێتەوە و هیچ دەنگێک لە بەفروباران نییە و پلەکان هەر بە بەرزی دەمێنێتەوە و ئەگەری هەیە لە ناوچە شاخاویەکان پەڵا هەور هەبێت بەڵام بە گشتی لە کۆی گشتی شارەکان بەفروباران نابارێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.